بین لە تەوەری کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان لەسەر پاڵەوانەتی قساکەین کە لە دهۆک بەڕێوە چووە لەسەر وەرزشی کیوکوشین. لەسەر ئەم وەرزشە بەڕێوە چووە یەکێک لە پاڵەوانەکان ئەوانەی کە مەدالیای بەدەستهێناوان کاک ئاریا لە لامان ئامادەیە لەگەڵ ڕاهێنەرەکەی جا میوانە بەڕێزەکانمان بۆ خۆیان زیاتر لەسەر ئەم پاڵەوانەتیە زانیاریمان پێشکەشەکەن و هەروەها لەسەر وەرزشی کیوکوشین لەسەر سەرکۆ دانیشتۆ سەیری با بڵێن پاسنامەکان لەوحەکانی کاک ئاریا کادیا ڕەبی ماشەڵڵای لێبێت ئەڵێمە هەشتا هەمووشی نییە ژمارەی تۆ ئەوەش مەدالیاکانیەتی یەخوا بەخێر بێت هەروەیە بەڕێز شیهان هێمن عەلی نوێنەری کیوکوشینی یابان لە کوردستانمان لەگەڵدایە کاک ئاریا هادیش یاریزان و پاڵەوانی ئاسیا و کوردستانمان لەگەڵدایە لەم پاڵەوانەتی دهۆکیشە ماشەڵڵای لێبێ هەر بە مەدالیا لە ملەوە گەڕاوەتەوە یەخوا بەخێ بەجا خۆی پێمان دەڵێ مەدالیاکەی چی بە شیهان هێمن ڕێزت پێمان بڵێ خۆی ئەسڵ شیهان لە جیاتی وشەی مامۆستای کوردی خۆمانە بەڵام تایبەتە بە وەرزشی کیوکوشین وایە پێمان بڵێ کیوکوشین چۆن وەرزشێکە پێشەوەی کە باسی پاڵەوانەتیەکەمان بۆ بکەیت زۆر جیاوازە لەگەڵ کاراتێ و تایکواندۆ ئەمانەیە بەڵێ جیاوازی هەیە سەرەتا زۆر سپاسی واکەم بۆ میوانداریەکەتان کیوکوشین یعنی نهایەتی ڕاستی جیاوازە لەگەڵ بەشەکانی تری کاراتەیە بڵێن شۆتۆری هەیە شۆتۆکان هەیە گۆزۆریۆ هەیە کانزاریۆ هەیە بڵێن بەشەکە کاراتیش لە بەشی کیوکوشینە سۆسا ئۆیاما داهێنەرەکەیەتی لە یابانە پلەکانیش جیاکراوەتەوە بۆ پشتێنەکان لە دانی دوو دانی سێ ئەوانە پێڵن سێنسی تا دانی چوار لە دانی پێنج تا دانی حەوت پێڵن شیهان لە دانی هەشت بۆ دانی نۆ پێڵن کانچۆ ئەمە شەڕەکان بەرکەوتنەکان چۆنە و چۆنە یاریزانەکان بەرکەوتنەکانیش لە پاڵەوانێتەکانە بڵێن بە تەمەن و بە کێشە تەمەنی مناڵان جیاوازە تەمەنی گەورە ساڵان جیاوازە بڵێن تازە پێگەشتوان ئەگە بتوڵەکە ناخۆی بێ بڵێن 5 کیلۆ فەرقی هەیە ئەگە بتوڵی ئاسیایی بێت بۆ نمونە گەر یاریزانێک 7 کیلۆ بێت نامەبەستم وەکو ئێستا لە کاراتەیە ئەزانن جۆرێک لە کاراتێ بەرکەوتنیانەیە شەڕەکەن بە یەکەوە هەندێک خاڵ هەیە نابێت بۆ نمونە زەربەکان بەر ئەوانە بکە بەڵام بە شێوەیەکی گشتی کیوکوشین چۆنە یاساکانی کیوکوشین بڵێن بۆ گەورە ساڵان بۆ مناڵان فەرقی هەیە بڵێن بەبێ کڵاو بەبێ دەستکێشە دەستی تیا بەکار نایە بۆ دموچاو بەڵام بە قاز ئەتوانیت لەسەر ڕان و لەسەر کەمەر و لە دموچاویش ئەتوانی نقطە وەربگریت نقطەکەش لە کیوکوشنا زۆر قورسە بڵێن وەکو یاریەکانی تر نییە ها یاریەکە زەربەیەکی بەرکێ بڵێنەوە نقطەیەکی وەرگرت ئەبێ یاریزانی بەرامبەر هەست بە زەربەکە بکات ئەمجار تۆ نیو خاڵ وەرەگریت بێ خاڵش لە کیوکوشنا ئەبی بەبراوە یە خاڵەکەش زۆر زەحمەتە هەندێک یاریزان هەیە لە ڕاندی یەکەمە توانێت بە دەستی بێنێت هەندێک یاریزانیش هەیە سێ ڕاندیاریەکات ئێساوی ئاریا هەرکە لەوێ لە بتوڵەکە بەشداری کرد یاریزان یەکەمەکەش هەری خۆمان بوو ڕێدیار هەڵکەوت بڵێن سێڕاندیاریان کردووە دوایی چونەتە سەر تەرازوو کێشی ئەم زیاتر بوو بۆیە ئەم پلەی دووەمی بەدەستێناوە یەکەم و دووەمەکەش بڵێن هەری خۆمان بوو لە پاڵانێتەکە زۆر سپاس کاک ئاریا زۆر بەخێر بێ دەستخۆشی لەکەین سپاس بۆی کە توانیتە هەموو ئەم نازناوانە بەدەست بێنیت و جێگەی شانازیشەوە بزانام لە ماوەی ڕابردووشە لە ماوەی مناڵانی خۆشمان چاوپێکەوت نەکرده بوو خوشکەزای کاکە سامانی خۆمانە هاوکارانمان سامان لە بەشی مناڵان چۆنە خاڵە دەمڕۆ لەێ ئەڵی نازە هەر ماشەڵا شکڵ و شێوشتی شێرەچێتەوە سە و باریکی و زەعیفی و شتێگەی باشە ئاریا گیان دەست خۆش بێ با پێمان بڵێ خۆت ئەم هەموو بڕوانامەوە هەیە تر پێویست ناکەمە قسە بکەینەوە بەڵگەی ئەوەیە کە لە مناڵیەوە هەلای مامۆسای خۆت لێوێ پەروەردە بووی بۆ ئەم جۆرە وەرزشە خۆ ئامادەکردنی چۆنە و ئەبێ چۆن کاتی بۆ دابنەی ئایا هەموو ڕۆژە ڕایانانی پێویستە یاخود دەبێ پێش پاڵەوانێتێکە بە ماوەیەک دەست بە ڕایانان بکەی و پێویستە چۆنیش خۆت ئامادەکەی وڵای بێ پێش یاری هین یارەکان پێ بووترێ پێش هەر بتوڵێک ئتر یاریزان کەوتۆ تا یاریزان هەیە تەمرینی زۆر کردو ئامادەی کێشەی نیەتوانێت بە هەفتەیەک خۆی ئامادەکە بۆ بتوڵەکەی تر یاریزانشێ زۆر خۆی ئامادە نەکردو ئەبێ بە مانگ ئاوا بە 2 مانگ تەمرین کابووی بە پێ یاریزانەکان کەوتو باشە تۆ 16 ساڵی دوایە لە چ کێشێکە بەشداریت کرد 50 بۆ 55 شتێنەکەت ڕەشە بەڵام یەکدانە خەتی ئاوای لەسەرە ئەو پێڵندان ئێستا ئامانەمان بۆ باسکە شیهان هێمن بۆی باس کردین تا ڕادێک ئەم وەرزشە چۆنە بەڵام خۆت ئەگەر باسێکی جلەکانیشمان بۆ بکەی جلەکان تقریبن لەوەی کاراتێ نزیکەوە
ئەمە شتێنەکەتە یاڕی ماشەڵڵاو لێ بە ئەو خەتانە تا چەند خەتە ئەوە تا نۆدانی هەیە من پێ و ترێدانەوە خەتاڵتونیە بەڵێ ئێم لێکدانە دەست پێکاتەوە و نۆدان نۆدانەکە ماس ئۆیاماوەری گرتووە ئەبزانام کەسی تروری نەگرتویان دانی دێ سۆسانی بە ڕەحمەت سۆ بڵێن ئێستا تا تەلەبەکانی و تا دانی نۆ بەسن لەبەر ڕێزی ئوستاد ئۆیاما کەس دانی نوێ نەبەست کەسی تر خۆی تا دەخەتی هەیە بڵێن کراسەکەیەتی وایە ئابم شۆر لە جلی کاراتێکە بەڵام وتت کە نووسینەکەی لێرە جیاوازە بەڵێ ئەوە هەر بە زمانی یابانی بڵێن نووسراوەکی کوشنەوە لۆگۆی کانجیە باشە مامسا فێرگەکەی ئێوە بەستەنها بۆ کوڕانە یاخۆ مرزشە کچانی ژەیکان نانە ئەمە بۆ کچانیش هەم پاڵەوانی ئاسیامان هەیە هەم دەڕیبی نێودەوڵەتیمان هەیە بۆ بەشی کچانیشە و بۆ بەشی کوڕانیش ئەمجار هەموو ئاستەکانی تیا لە مناڵانەوە تاکو بڵێن گەورە ساڵان یعنی یاریزانی تیا تەمەنی 55 ساڵە تەمەنی 50 ساڵی تایە ڕاهێنەری خاتونیشمان هەیە بەڵێ بەڵێ هەم لە کچەکان پاڵەوانی ئاسیا ئەم وەرشە بۆ نمونە بۆ تەمەنی منە بێت یا ئیلا بێت لە مناڵکێشەی نیە سا هەندێک کەس هەیە زۆر کەس پرسیاری تەمەنەکات تەمەن ڕێگر نیە لەوەی تۆ وەرزشکەیت جاری وا هەیە ئێمە یاریزان هاتۆ بڵێن تەمەنی 30 ساڵ وێسا بۆتە ڕاهێنەر هەر لای خۆمان یعنی لە 30 ساڵیە دەستی پێکرد و هەندێک وا ئەزانێت لە تەمەنی 6 ساڵی و 7 ساڵیەوە دەستپێنەکەی دروست نابی بەڵام هەندێک جار مەسەلەن خولیات بۆ ئیشەکە هەبێت لە تەمەنی 50 ساڵی شاتوانی ببیتە ڕاهێنەر ئەتوانی بێتە حەکەم زۆر زۆر یعنی تەمەن ڕێگر نیە لەوەی کە تۆ بێتە ناو ئەو بەشی وەرشێکە حەزی بەکەیت ئێستا جاری وا هەیە هەندێک کەس تەمەنی 50 ساڵە وڵا 20 ساڵە حەزم لەم یاریە بەس تێگەیشتنی غەڵەتی هەبووەوەی زانیوە مەسەلەن چۆنەڵی هەمووی پیاکێشان و ئازاردانە ترساوە لە کە هاتۆتە ناو ڕەنگێز دەرەچێ زۆر کەس وا بیرەکاتەوە کەچێت کاتە کەسێکی هادی یاریەکە بڵێن ئەسا ئەوانەی کە چۆن لە کێشەی دەرونیان هەیە دێتە ئەم یاریەوە یەکێکە لەو یاریانەی کە کێشەکە چارەسەر یارمەتی دەریە یا کەم هەیە کەم جوڵەیە هەیە ماسوولکەکانی زەعیفە یێتە ئەم یاریەوە مەسەلەن ئەو کێشانەی چارەسەرە بێت دەستان خۆش بەجا ئێوە بەشداریتان کردو لە پاڵەوانێتیەک لە دهۆک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئەگە بە ڕێزت باسێکی ئەم پاڵەوانێتیەمان بوو بکە تەنیا تایبەت بوو بە منداڵان یان بۆ گەورە ساڵیشی بوو بەڵام ئێوە لە سنتەری هەڵۆکانی کیۆکۆشین تەنیا منداڵان ڕاهێنانیان پێکەن یا بۆ تەمەنە گەورەکانیش بشن ئێمە بۆ تەمەنی گەورەشە هەموو تەمەنەکان یاریزانمان بەشداری کردبوو کاتە مادام یاریزانتان لە هەموو تەمەنێکە بۆ بە ڕێزت پێمان بڵێ چۆن لەم پاڵەوانێتی دهۆک بەشداریتان کرد پاڵەوانێتەکە پاڵەوانێتی کوردستان بوو دهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە و مووسڵ و دیالەتیا بەشداری کردبوو پاڵەوانێتەکە پاڵانێتێکی بێز بوو ساڵانە ئەکرێت ئێستا پار ساڵ هەر لە سلێمانی کرا ماوەی چەند ساڵەکەم پاڵەوانێتە چونکە یاریەکە وەرزێکی تازەیە بەنسبەت هەرێمی کوردستانەوە چەند جارێک بتۆڵی کوردستان و عێراقش لە سلێمانی کراوە بتۆڵێکسان لە سلێمانی کراوە لەخوا بەزیابی یاریزانی زۆر ئازبەرزمان هەیە بەڵام چۆنەڵێت ئێمە وەکو بەشەکەی خۆمان حکومت نەیتوانیوە ئاوڕباتەوە لەو پاڵەوانانە بۆی کەسی کەش تەرجیع بێتە ناو یاریەکەوە یعنی بەڕاستی ئێمە کاتێک کە وەرزشەکەین پێویستە گەنجان تەرجیع بکرێن بۆی بێنە ناو وەرزشەوە نەچن بەلای کاری ترا مەسا ساجاری وا هەیە مەسەن کەسێکی وەکو ئاریاکە لە مناڵی وەرشەکات هەتا بۆ نمونە بڵێن ڕێزمان هەیە کە بوانێ جگەرە ڕێکێشن جگەرە ناکێشێت یعنی لە کۆمەڵێک شە دووریە خاتەوە یعنی کەسێکی تەندروستە بۆ کۆمەلگا سوودی هەیە ئەتوانێت ئەمیش سبێنێ مەسەلەن بۆ خۆی بەشێک کاتەوە کۆمەڵی خەڵکی کە پێ بگەێنێ ڕاستە جاری وایە ماسینە پاڵەوانێتێکەوە مەسەن عەلەمی کوردستانمان پێ بۆ خۆی ئەبێتە هۆکاری ئەوەی کە کوردستان زیاتر بناسرێ مەسەن لە وڵاتان ئەمانە زۆر یعنی چۆنەڵی ئاوڕێزی دی لێ نەدراوەتەوە لە ناو بەشی حکومیە بڵێن خۆی بۆ هەموو لایەنەکان زۆر زۆر گرنگە ینی بۆ هەموو لایەنەکان گرنگە مناڵێک لە ژێر پەروەردەی خۆت هابێت و بتوانی بە شوازێکی باش ئاوا بتوانێت بڕوانامەی بەدەستبێنی لەوانی لە تەمەنەکانی ترە بتوانێت ئاسی باشتر نەک لە ناوخۆ لە دەرەوە بەدەستی بێت بەڕاستی چکەم وەرزشە وەرزشێکی جیهانیە یعنی لەوانی لە زۆربەی لە ئاسیا پاڵەوانتی بکرێتەوە تۆ بە جیهان بناسێت ئەمە بابەتی گرنگە ئاریا ئێستا لە دیمەنەکانە ئەیبینم ئەمە ڕوبەڕووبوونەوەی لەوانەیە منداڵەکان بێت لەبەروی دادوەری ئەو یاریزانەی پشتە قاوەیەکان بڵێن کلاسپێکە یاریزانی خۆمانە پلەکەمی بەدەستێناوە بڵێن کلاسورەکە کلاسپێکە ئاریاشی تیا هەر ڤیدۆی یاریزانێکی بڵێن بەتوانایە ماشڵە یاخوا لە چەند جارێک بەشداری بتۆڵە ئێستا ئەیبینم ئاریا ئەو کڵاوی خۆپارێزی و شتەش بۆ هەموو تەمەنەکان بەکاریان لە مناڵیا و زۆرتر بەکار لە مناڵیا زیاتر بەکارێ لە سەروەش لە ساڵەوەتر بەبێ کڵاویکەن بەبێ کڵاو بەبێ دەستکێش و قاچی هەتا ئێستا هیچ پێکانێک هیچ ئازارێکی نەبووە هی گەورە نا ئەلحەمدوللا بەس هیچ بچووک هەیە هی بچووک دروستە بێ وایە ئەڵێن
سوار تا لەسەر ڕست نەکەوێتە خوارەوەکەوێ بێ بە خوارە جا ئێستا پێمان بڵێ ئەبێ بڵێن شیهان هێمن یان مامۆستا هەر فەرقی نییە هەرچێکیان شێوازە دروست شیهان هێمن لە هێوڵەکە پێمانەڵێن شیهان مەسەن ئەوانەی کە مامۆستای دانی دووسێ پێیان لە سێنسی بڵێن باشە بەو شێوەیە کە شیهان هێمن باسی کرد زۆر جار بە پێچوانی ئەو باوەڕە هەڵی کە هەیە ئەڵێن ئەگەر منداڵێک کەسێک بچێتە ئەم وەرزشەوە شەڵەنگێزە بێ هەتاکو کەسێک شتێکی پێ بڵێ هەڵەسێ دوو جۆڵەی لێ ئەیە ئابم شێوەیە بەڵام بە خۆشحاڵی و باسی کردوتی لەخوا بەزیابێ ئەوەی کە هاتووە هەمووی کەسانێکی جوان خۆت پێمان بڵێ لە ماڵەوە کاتێک کە تۆ ویستت ئەم وەرزشە ئەنجام بدەیت ڕوو بکەیتە ئەم وەرزشە چیان پێوتی ئێستا پاڵپشتی خێزانەکە و چۆنە وەڵی خۆیان نردیانین بوو هینە منیان نەر بوو قایلتر چەند ساڵە وڵی لە 9 ساڵی ڕۆژمی ترێسە تقریبا 9 ساڵە بۆ لە 9 ساڵە لە ئێستا 16 ساڵ 9 ساڵی چیت ئێستا 7 ساڵە ماشەڵڵا ئەی یاخوا لە 6 مامۆساوەکو دوایین پرسیاری من بۆ جەنابەت ئێوە وەکو فێرگەکەی خۆتان ساڵانە لە کێوەی ترمیناڵ لێتە لایەوە هەر لە کاتی پشۆکانە یاخود ئێوە بەردەوام شوێنەکەتان کراوە توانە ڕاهێنانی چا بکەن ئێمە بەردەوام شوێنەکەمان کراوەیە بە نیسبەت مناڵانەوە چۆنەڵی هەندێک دایک و باوک هەیە بەس لە دەوری سەیفەکانیانە کاتێککە مەکتەب تەحتی لەبێت هەندێکی مەسەن وەکو ئاریا ئێستا بڵێن یاریزانێکی بەردەوامە بەبێ ئەوەی دابڕابێت لەوتای دەستی کرۆ بەم وەرزشە دانەبڕاوە لە مەکتەبی شالەخوا بەزیابێت تەلەبێکی زیرەکە ئەندێک جاری وایە دایک و باوک وا بیرەکاتەوە مناڵەکە بێتە بەشی وەرزشەکە لە مەکتەبەکە دوایەخە بەڵام پێچەوانەکەی دروستە یعنی ئەم مناڵەت باوەڕ بەخۆبوونی زیادە بێ مێشکی زیاتر ئیشەکات یعنی زیرەکتریشە بێت بۆیە من هەر سپاسی دایک و باوکانیشەکەین کە بەڕاستی ئەمە توانیمانە پاڵەوان دروستکەین هاوکاری ئەوانیشی تیا بووە یعنی ئێستا پاڵەوانێکی وەکو ئاریا بڵێن وەکو چەندین پاڵەوانی کەشمان هەیە وەکو ئاریا دایک و باوکیان کە پشتگیریان کردوون و بە بەردەوامی لەگەڵیانە هاوکار بوون ئەوە بۆتە هۆکاریەوە کە ئەمان سەرکەوتوو بن و سەرکەوتن بەدەست بێنن یاخۆ دەستان خۆش بێ و بێگومان دەستخۆشیش لە خانەوادەکەتانەکەین کە بەگشتی هەڵپشتیتانەکەن بۆی کە بتوانێت ئاسێکی باش پێشکەشکەن دووبارە سپاس بۆ ئەمە زۆر خۆشحاڵ بوون ئێمەش زۆر سپاس